لە کۆی گشتی 12 مانگی ساڵی 2025 24 کرێکار لە کاتی کارکردن گیانیان لەدەستداوە و بە هەر یەکێک لەو هۆکارانەی کە لە دواترا ڕوونەکەینەوە. لەپاڵ ئەمەیە یەک کرێکار تاوەکو ئێستش بێسەر و شوێنە کە بەهۆی ڕووداوی لافاوەکەی مانگی ڕابردووە بوو کە تاوەکو ئێستش تەرمەکەی نەدۆزراوەتەوە. تەبیعی لەو 24 کرێکارە دابەش بووە بەسەر چەند بەشێکا کە هۆکاری گیانە دەستدانەکانیان بەم شێوەیە. دەکرێکاریان بەهۆی کەوتنە خوارەوە بووە لە بیناو باڵەخانە بەرزەکان لە کاتی کارکردندا. 5 کرێکاریان بەهۆی لێدانی تەزووی کارەبا بووە لە کاتی کارکردندا بە هەمان شێوە. 5 کرێکاریان بەهۆی کەوتنی ئامێر و کەلوپەل و ئەو پێداویستیانەی لە کاتی کارکردنا بەکاریانێنن گیانیان لەدەستداوە. 4 کرێکاریان بەهۆی تەقینەوەی غاز و یاخود تەقینەوەی تەنکی گاز و یاخود کەوتنی ئۆتۆمبیل بووە لەو ژمارەی کە باسمان کرد. یەک کرێکاریشیان وەکو باسمان کرد کرێکاری بێسەر و شوێنە تاوەکو ئێستش تەرمەکەی نەدۆزراوەتەوە. ئەوەی لەم راپۆرتەیە لەو 24 کرێکارە گیانە دەستدرا و لەو کرێکارە بێسەر و شوێنە سەرنجی تیمەکانمانی یا سەرنجی راپۆرتەکەشی بۆ ڕاکێشاوە ئەوەیە 5 کرێکار لەو کرێکارانەی کە گیانیان لەدەستداوە لە بیناو باڵەخانە بەرزەکانی پرۆژەکانی نیشتەجێبوو نابووە. ئەم 5 کرێکارە تاوەکو ئێستش لە دۆسەی لێکۆڵینەوەی دادگاکان و دامەزراوەکانی پەیوەندیدارن بە کرێکاران. بەداخەوە ڕۆتینیاتی دامەزراوە پەیوەندیدارەکان و دادگا وای کردووە تاوەکو ئێستا سەرباری تێپەڕبوونی 12 مانگ یان کەمتر بەسەر ڕووداوی ئەو کەوتنە خوارەوە و گیانە دەستدانی کرێکارانە، بەڵام تاوەکو ئێستا دۆسیەکانیان یەکلایی نەبووە توانێت